سڵاوتان لێ بێ دوای ئەوەی حاجیانی هەرێمی کوردستان و جیان فەریزەی حەجیان جێبەجێ کرد و تەواو کرد لە ئێستادا قۆناغی گەڕانەوەیانە بۆ شار و وڵاتەکانی خۆیانە لەو چوارچێوەیەشدا بڕیارە ئەم شەو کاروانێکی بەرفراوانی حاجیان لە ڕێگەی وشکانیەوە بگەنەوە شاری سلێمانی و پارێزگای سلێمانی و بەردەم نووسینگەی حەج و عومرەی سلێمانی و ئێمە لەم بەرنامەی مایکی پەیامەدا پێمان خۆشە لەگەڵ کەسوکاری حاجیان و خودی حاجیانش باس لە سەفەرەکەمان بۆ بکەن و باس لەو هەستەوە لەو جەوە ئیمانێ بکەن کە لە ئەو وڵاتە بۆیان دروست بووەوە چی دوعایەکیان کردووە چی دوعایەکیان کردەوە بۆ ئەوەی کە ئەم بارودۆخەی لە ئێستادا و لە ناوچەکە ئەگوزەرێ هێور ببێتەوە و ئاسایشی تەواو بەرقەرار بێت و ئاسایش بگەڕێتەوە بۆ تەواوی ماڵ و وڵاتەکان لە وڵاتانی ئیسلامی و تەنان غێرە ئیسلامیش لەگەڵماندا بێتەوە دوعای خێرە بۆ هەمووان کرد وەڵای ئینشاءڵڵا لەخوا بەزێرە وەڵاوی ئەوەی بێمان کرابێ کردومانە کەشی ئەم ساڵ چۆن بوو بەگشتی لە فەریزەی حەج کەشوهەواکەی لایەنە ئیمانەکەی وەڵا لەخوا بەزێ حەج زۆر خۆش یعنی زۆر لە ساڵان باشتر بۆ باسییان نەکرد چەندێکە ئەوە ناو نووسیت و وەتەما بووی بڕۆیت و نەبوو بە قسمەت ئەم ساڵ بوو تقریبا لە 2007ەوە ناوم نووسی بۆ ئەم ساڵ ناوم دەرچوو یاخوا کرد بۆ کەسوکار بۆ مسلمانان بۆم دۆ ئەوەی پێم کرابێ دوعام کردووە بە قوربانی تۆم لێەوەی بێت زۆر سپاس مەمنونم تا چەند دڵخۆش بووی بە قوربانم وەڵا عیبم نەو لەخوا بەزیاوێ نوخشەیە هەر هەمووتان لایەنە ئیمانەکەی کەشوهەواکەی شکر عیبی نەبوون هیچ هیلاکوی هین نەبووین بڵێم زۆرین بووین لەخوا بەزیاوی بۆ هەموو لایە بەخوا بۆ هەموو لایە بۆ هەموو لایە بۆ هەموو لایە پێشا بۆ عادەم کردوم جا بۆ خۆم بە قوربانم یاخوا بێەوەی چەند ساڵە چاوەڕوانی ئەم سەفەرە بکەیت و قوربان لەوانەیە بڵێم 30 ساڵە بێ چاوەڕوانم بەڵام الحەمدلە زۆر مرتاحم وەلو من قەزەیەکشم بەسەر هادر دوقاچم شکاوە بەڵام الحەمدلە لە خۆشی حەجەکە لێرە بوو کە ئەوە حەدەث بەڵێ لێرە بوو 1 ساعتی ماوە بۆ بەیانی کە بەڕێکەوەم کەوم بەسەر هات بەڵام الحەمدلە لە خۆشی حەجەکە و ئەوەکە زۆر پێ مرتاحم گوتم هەر ئەچم هەر چۆنێ بێ الحەمدلله کە توانیتە ئەی بەم دۆخەوە چۆن هاوکاری کرد لە عەرەفە لە مەسەلەی باز بۆ خۆی گەورە ئەو برانی لەگەڵ مابوون زۆر هاوکارم بوون خۆشم الحەمدلله ئەوەنە خۆشی حەجەکە چوو بە دڵمەوە ئەم گوو هەر چۆنە بێ جوو دەکەم تاقەیە کە دەم بەرخۆم بەڵام بە ئاشکرا ئەم بینی کە خۆی گەورە هێزەکەی یارمەتی مەدە ئەو دوعانەکەی کە لە کاتی حەجا کردوتانە باسی لایەنە کەشوهەواکەی ئەوێ بکە وڵی تەبەن ئێمە الحەمدلله ئەوەی توانی بێتمان دوعامان کردووە بە زۆری لە عەرەفەیە دوعای زۆرمان کردووە ئەنج لێن الحەمدلله کەشێکی ئارامە هەز بە خۆشیەکەی هەز بە لەزەتێکەکەی هەز بە لەزەتێکی ڕۆحیەکەی یعنی بیری لای شتێکی تر نییە خەم و خەفەت ناخۆی کە جاری وا هەبوو مثلەن خەڵکە ڕۆی من بەجێ ئەمام لەدەوە یەکسەر خی گەورە کەسێکی بۆ نردم و دەسێگرتم الحەمدلله هێز و قوتی خی گەورم ئەبی یاخوا بەخێر مشیان محەممەد ساکی بەخوربە حەسەن باشی بەخوربە یاخوا بێەوەی بێ باشی لەخوا بە زیاد باشی یاخوا بێ دەستمات تا چەند دڵخۆش بووی حەمد و سەنا و سوپاس بەخوا سەفەرێکی باش و لێی بە زیادەکەم و کوڕیمان نەبوو حەمد و سەنا و سوپاس بۆخوا نقشەش بە لێوەی شەڵە دوعانی لێوە کردان چی بوو لە شوێن وەڵی تر هەموو دوعایەکمان کرد بۆ وڵاتمان بۆ کەس و کارمان بۆ خزممان بۆ ئەم لاولا بۆ هەمووی ئەرە وەڵا ڕووی کەشووەوە و ڕێوڕسمەکان و دۆخینەوە حەمد و سەنا و سوپاس بۆخوا هەر لەوێ ئەمە حالێن سپلێتەکە هەر ئیشمان پێ نەیەگرێنی ژوورەکەمان ئەو نەفیان و خۆش و چیتە ئەوێ بیری کەس ناکەی و نە جەوەکەی ئیمانی سوپاس بەخوا هەر زۆر خۆش و زۆر باش و ئەرەوە لێ بە زیاوێ نوخشەش بێ لێەوە بەسێکی ئەو جەوە ئیمانێن بۆ بکەی لەوێ تا چەند دڵخۆش بووی والله الحەمدولله سوپاس بۆ خۆی پەروەردگار زۆر دڵخۆش بووین خی پەروەردگار منسیبی هەموو مسلمانێکی بکە هەموو برایەکی بکە الحەمدولله زۆر دڵخۆش بووین بەڕاستی چی هەیە لەو سەفەرە خۆشتر بە حاجی برام دوعا وەکێ کرد بۆ مسلمانان بۆ خەزا بۆ کێت کرد الحەمدولله سوپاس بۆ خی پەروەردگار خی گەورە لێمان وەرگێ درێقیمان نەکردو دوعامان بۆ هەموو مسلمانان کردو تایبەتیشمان کردو بەڕاستی مسلمانانی غەزا خی پەروەردگار ڕزگاریان کە لەو ناڕەحەتیکەتیایان خی پەروەردگار ڕەحمیان پێ بکە الحەمدولله بە فەزلی خۆی لەبیرمان نەکردوون سپاس بۆ خۆی پەروەردگار هەموو لایەکمان لەبیر نەکردو سپاس بووین زۆر ینی الحەمدولله وەشکر سەفەرێک نییە کە پەشیمانی بەدواوە بێت شتێکی زۆر خۆش لەخوا بەزیابێ هەموو سەنە بەخواجان کردان بۆ کێکردان و الحەمدولله ئەوەی کە داوای دوعای خێر دەکردن دوعامان بۆ کردووە دوعامان بۆ مسلمانان بەعام کردووە الحەمدولله وەشکر لەخوا بەزیابێ خی گەورە بیکا بەنسیبی ئەو کەسانش کە حەزیان لێت والله سەفەری حەج یعنی بەڕاستی سەفەری عومرە یعنی توانم بڵێم وێنێ ئەم سەفەرە بوونی نییە لە ژیانە سەفرێکە ڕوح ئاسووداکات دڵ
ئاوەدانەکاتەوە چاو گەشەکاتەوە ببینی کابێ پیرۆز یعنی توانم بڵێم سەفەرێکە ئینسان باڵاکە بەرەو بەرزی ئەیبا هیچ سەفەرێک ناگاتە ئەم سەفەرە یعنی تەنان سەفەری عەمرەش ئەمەی کە لە حەجای بینیت زۆر جیاوازە زۆر جیاوازە لە عەمرە زۆر جیاوازە بەڕاستی ئەو دوعانەی کردان جاتە خۆی لە چیا بینی و لە چاوچی چیا بینیەوە وەڵی تەمان ئێمە دیارە تەمان کەس و کار ئەوە دوعای بۆکەیت و ماڵ و مناڵەوانە دوعایان بۆکەیت و ئەو کەسانی کە داوای دوعای خێریان کردووە دوعا بۆ ئەو کەسانە ئەکەین بە تابەتیوانی نەخۆشیان هەیە دوعامان بۆکردن بە تابەتی نەخۆشخانی هیوا و ڕوها نەخۆشخانی نانەکەلی لە هەولێر و ئەوانەی کە یانی لە میحنەت و ناڕەحەتی ئاژین دوعامان زۆر بۆکردوون بەڕاستی من بەش بە حاڵی خۆم دوعام زۆر بۆ غەزە کردووە بەڕاستی بۆ ئەهلی غەزە بۆ برایانی غەزە بۆ خوشکانی غەزە بۆ میحنەتێک کە غەزەتیایە ئەژی زۆر دوعامان بۆ کردوون دوعامان بۆ گەلەکەشمان کردووە کە بەڕاستی کە بە ئاسوودەیی بژی کە چەسانەوەی لەسەر نەبێ کە تەبایی بە تەبایی بژی بە برایەتی بژی یەکریزی مسلمانان یەکدەنگی مسلمانان بەسەر بەرزیەوە ژیان بەرنەسەر دوعامان بۆ هەموو عالەمی ئیسلامی کردووە کە خوای گەورە بەسەر بەرزی ئەم عالەمە بژێنێت و عالەمە یانی بچێتەوە ژێر سای قورئان و لە سای قورئانە ژیان بەرێتە سەر و ئاسوودە دەبێت ڕیکەشەوە ساڵانی پێشوو بەداخەوە ژمارەیەک حاجیان گیانە غەزا بۆی گەرماکەوە ئەم ساڵ چۆن بوو گەرماک والله ئەم ساڵ الحەمدولله توانم بڵێم یعنی چۆن بڵێ زۆر ئیجراعاتی زۆر باش کرابوو بە تایبەتی ساڵانی پێشوو و ساڵە زۆر پێشووەکان لە ڕەجمی شەیتانە خەڵک زۆر ناڕەحە دەبوو ئەم ساڵ زۆر باش بوو یعنی هیچ ناڕەحەتێک نەهاتەڕی حاجیەکان و لە شوێنەکانی تریش لە تەوافیشە هەرچەند قەرەباڵغی زۆر هەبوو بەڵام الحەمدولله یعنی ئەوەی کە بڵی ناڕەحەتی تەمەن بۆ خۆ دەزانی ئینسان لە سەفەرا بوو ناڕەحە دەبێ گەرمایە بێ ئەوەی ئەبێ بەڵام وەکو عەرزم کردن خۆشیەکەی ئەوەندە زۆرە ئیتر بیری لە ناخۆشی نییە ینی بیری لەوە نیە گەرمایە بیری لەوە نیە قەرەباڵغیە بیری لەوە نیە کەوا بەڵام یعنی بەڕاستی ئەتوانم بڵێم یعنی ئەمە تاکە کۆبوونەوەیە کە بەو ژمارە زۆرە کە کەس ئەزێت نەدا کە کەس یعنی مزاحیم نەکات کە ئاخرن بەڕاستی ئەمە زۆر مهمە تۆ 2 ملیۆن ئینسان لە شوێنێکا بێ کەس ئازاری ئەوی تر نەدا کەس پاڵبەوی ترەوە نەنێ یعنی لە تەوافی کەعبەیە لە ڕەجمی شەیتانە ئەم هەموو خەڵکە چاو بە لە فرمێسک بە گریانەوە دوعاکە ئەپاڕێتەوە ئەلاڵێتەوە بە ئەنواع جۆر زمان یعنی ئەوەی کە تۆ لەوێی بینی یعنی حەشرێکە بەڵام لە دنیا یەکسانیەکە کە هەموو مرۆڤەکان تایە یەکسانن یەکریزیەکە کە هەموو مرۆڤایەتی تایە یەک ئەبێتەوە یەکشت یعنی ئەبێتەوە کوڕ و کچی دایکە حەوا و تا چەند جنابی شووی وا هەیە ئەم سەفەرە ئەنجام بە یان ئەگەر ئەنجام بداوە زۆر باشە باسێک لەو سەفەرەکە کە لە ساڵی ڕابردوودا کردوتە تا چەند دڵخۆش بوێستە بۆ کردو لە ئێستاژان لە پێشواسی براکەت سپاس بۆ ئەو خوای گەورە ئیجاز سەفەر لەمە خۆشتر هەیە بۆ ئینسان بەخوا لەمە خۆشتر نییە سەفەر ئیتەوە لە خوای گەورە بە زیادە خوا پێیەوەی و بە یەک شادووی نەوانێ و سپاسی خوای گەورە ئەکەین و خوا ڕەحم بەم کوردستانشمان کە خوا لەم بەڵایە لامانە خوا لەم بەڵایە لامانە دوعا بکەن هەمووتان کورە کەناڵەکان گەنجەکان ئێوە گەنجن دوعا بکەن هەمووان لە هەستێکی خۆشە بەڵام قەدری نازانین ئەم خەڵکە بە قوربانی چاوتان بوو تا چەند دڵخۆش بۆم سەفەرە ئەنجامتانداوە باسێکمان لە سەفەرەکە سەرەتا بەناوی خوای گەورە وەڵا الحەمدولله سەفەرێکی ئیمانیە خوای گەورە بیکا بە قسمەتی ئەوانەی ئینشاڵڵا حەزیان لێتی سوپاس بۆ خوا ئێمە لە 16 لێرە بەڕێکەوتین الحەمدولله سەفەرێکی بێ کێشە بێ موشکیلە زۆر باش بوو سوپاس بۆ خوا هەموو شتێک باش بوو ئێستاش گەڕاوینەتەوە بێ موشکیلە و بێ کێشێ ئەمە لە کوێ ئەو 16 پاسەیەکە بە وشکانی سەرەتا ڕۆیشتن هەر ئەو 16 پاسەشێتەوە بەجیایەنەوە یانەوەی تیژ بەڕێگاون نەخێر ئێمە وەجبەیەکمان بەڕێگاوە نزیکن ئەوانیش لە سنووری سلێمانی گەیشتوتە سنووری سلێمانی الحەمدولله هەمووی باشە و پەیوەندیمان هەیە و هەمووشی گەیشتوتە شوێنی نزیکی سلێمانی الحەمدولله ماوەیش کەمەگاتێڕێ ئینشاڵڵا ئەوانی کە بە وشکانیە گەڕێنەوە چەندێکی دیکە بگەنەوە یان چەند ڕۆژتریان هەر ئەمڕۆ سبەیەگەن بەڵێ هەمویان لەوانەیە لە چەند کاتژمێریشکە ئینشاڵڵا بگەنێرە سلێمانی 16 پاسی هەبوو هەڵەبجە هەیبوو گەرمیان هەیبوو سنووری ڕایپەڕینیشەی بوو سوپاس بۆخوا بێ کێشە بوو ئەو دوعانە کە جەناب بکردن لە حەجی بوون و دوعا بۆ کێک وەڵا دوعای خێر بۆ خۆمان بۆ وڵاتمان بۆ میلەتەکەمان بۆ گەلەکەمان
بۆ ئەو کەسانی پیان خۆشە ئیشاڵا خی گەورە دوعای ئەو حاجانە هەمویان بەکۆ یاخوا بەخێر بیتۆ تا چەند دڵخۆش بی بەم سەفەرە والله ئێوە دڵخۆشم ئەوە مرتاحم ئەڵێ ئێستا لەدایک بووم بەڕاستی ئەمە نەخۆش بوو تە نازانم چوونم هەر خۆش بوو لێ عیبادەتەکان هەمووی خۆش بوو ئاسان بوو ئەنجە هاتنەوە ئاسان من پێش ئەوە ناوم دەرچە قاچیشم شکا بوو بەڕاستی لە ماڵی خۆما کەوتم بەڵام 4 مانگ بوو بەس گەگەشمە ئەوێ نەمەزانی قاشکاوی چیە لەگەڵ ئەو خەڵکە هەر ڕێک ڕۆشتوم بەڕاستی ئەم ئیتر بیری لە قاچکانە لە نەخۆشی نەهێنم ناڵم ناحیج ناکەیتەوە سپاس بۆ خی گەورە زۆر مەڕاستیمێکی خۆش ڕێکوپێک بوو احترامێکی زۆرمان لێرە ڕۆشن لێ گیرا لە مەکە گیرا لە مەدینە گیرا لە مزدەلفە گیرا لە عەرەفات گیرا لە جومەڕات گیرا لە هەموو شوێنەکان دەرەجەیەک بووە الحەمدوللیلا سپاس ئەو دوعانەی کە کردن چی بوو زیاد وەڵاهی دوعای ئەوەم کردووە خی گەورە بخاتە ناوە جوانەکانت هەچی کوڕکچەکانمانە سەرکەت و سەرفرازکە عاقبەتیان خێرکەی لە دەرد و بەڵام سمت بیان پارێزی هاوسەری باش بە قسمەتی کوڕەکانمانکەی کوڕی باش بە قسمەتی کچەکانمانکەی خی گەورە حەج و ئەمران بە نسیبکەی ڕزق و ڕۆزی حەڵاڵیان بۆ بنێری بەڕاستی من ئەمانم بەردەوام کردووە خۆم لە ئەخیرە بیرکەوتەوەتم ئەی باشەی خۆم ئەوەنم کردو بۆ یعنی دەوروبەر الحەمدوللیلا یاخوا سپاس دەکەم یاخوا سەلامەت بی زۆر مەمنون بەخێر بێ سەر چاو کە جەنابەت کە بەخێرانەوەی حاجیانەکەی چ هەستێک کرد تا چەند دڵخۆشەکە پێشوازی لەم حاجیانە سەرەتا بە ناوی خی گەورە میرەبان بەخراتی کەناڵەکەتانەکەن ئێمەکو ساحب کۆمپانیا کە ساڵانە ئەمە پیشەمانە هەچ برایەکمانە ڕاوی لە توانامانە بێت لە برایانی ساحب کۆمپانیایتر و ساحب شەریکەکانە تاوکۆ کاتێ بەڕێ ئەکەون یاخ لەو کاتانێک ئەگەڕێنەوە ئێمە وەکو ئەرکێکی بسڵمانان وەکو ئەرکێکی برایانە ئێمە لە هاوشانی یەک هەتا بەڕێیانەکەین چیان پێداویستێ هەم بۆ ساحب کۆمپانیەکانمان هەم بۆ حاجە بەڕێزانی کە سەفەرەکەن ئەوەی پێداویستی بێ و بە ئێمە بکرێت لە خزمەتیان نابن کە ئەو سەفەرە بکەن لەسەر خێر ئینشاءالله تا چەند هەست بە ئەو دڵخۆشیەکەن کاتێ لەگەڵ یاناچن بۆ حەج بەشداری لە حاجەکەکەن دوو جا خێتانەگە ئینشاءالله هەم بە خزمەتی حاجیان هەم بە حاجەکەی خۆشتان ئەوە شتێکە ینی وەسب ناگرێت تاموچێژی ئەو سەفەرە کە ئێمە وەکو ساحبی کۆمپانیا کە پار ئەم کاتانە ئێمە سەفەرمان وە قافڵەمان هەبووە تاموچێشێکی زیاد لە حەدی ینی چی ڕەفاقەت و دۆسایەتی و برادری هەبێت وەکو برادریەتی و سەفەری حەج و عەمرە نییە تاموچێژ تایبەتی خۆیە بە تایبەتی بۆ شوێنە پیرۆزەی کە تۆ سەفەری بۆکەی کەسانێک کە تامەزرۆین یەکەمی جارێتی کە ئەیبینی بە تایبەتی بۆ فەریزەی حەج تامەزرۆترین سەفەرە و خۆشترین سەفەرە بەلای هەموو کەسێکەوە ئەوەشی بە ئێمە بکرێ ئەمە لە خزمەت هەموو خوشکبرایەکی بسڵمانین و حەج بە ڕێزێکە ئاوا سەفەرکەوە کۆم برا ساحب کۆمپانیان ئێمە برایەکین هەم لە ڕووی دینەکەمانەوە هەم لە ڕووی ئیش و کارەکەشمانەوەی لە توانامان نابێ ئێمە لە خزمەت تا چەند دڵخۆش بووی بەم خزمەتێکە بە حاجیان بسم الله الرحمن الرحیم حەمد و سەنا و ستایش بەخوای کە خی گەورەم دەرفەتێدان کە بووم بە خزمەتکاری ئەم حاجە بەڕێزانە و نزیکەی 28 ڕۆژ لەگەڵیانە بووم الحەمدوللا بە باشی بە چاکی خزمەت هەمویان هەموو سەرقافڵەکە خزمەتی حاجەکانیان کردووە الحەمدوللا بۆ بە سلامەتی گەیشتنەوە کوردستان الحەمدوللا باسێکی ئەومان بۆکە کە تا چەند دڵخۆشی بەوەی کە سەردانی و شوێنە پیرۆزانەکە و شوێنە پیرۆزانە ئەبینی بۆ یەکەم جار تا چەند هەستێکی خۆش لای حاجیان دروستە بێت لەخوا بەزیابێ ئێمە ئەمە چەندەم جارە کاچین بۆ شوێنە پێدەوە هەموو جارە کاچین وازن یەکەم جارمانە دڵخۆشی و شوێنە باز ناکرێت بەڕاستی بە هیچ شێوەیە باز ناکرێت هەتا ئەو کەسە خۆی لەو شوێنیان نەبێ نازانێت ناتوانێت وەسفی و شوێنە بکە بۆیە چونکە عیبادەتە یەک تاپەرستی لە بەرامبەر بەڕب العالەمین خۆشترین کات و باشترین کات لەوێ ئەوە کە ئەو ڕۆژی عەرەفەیە هەچەندە هیلاکبی بەس هەر دڵ و خۆشە ناخەوە مرتاحی دوعانەی کە جەنابتێکی چین کە سەردانی حەجیان عومرە ئێمە یەکەم دوعامان بۆەوەی کە خی گەورە کوردستانمە بپارێزی خۆشی و شادی بخاتەنە کوردستان بۆ مسلمانانی غەزە خی گەورە دەروی خێریان لێ بکاتەوە و یەکەم ئەومە هەموو حاجەکان الحەمدوللا دوعایان بۆ غەزە کردو خی گەورە دەروی خێریان لێ بکات لەو ناڕەحەتی ڕزگاریانکە حاجیەکان بەخێر بێنەوە ئینشاءڵڵا هیوادارم خی گەورە حەجی قبول کردێت دوعاکانیشی قبول کردێت ئەو دوعانەی کە جەناب کردوتن پێمان بڵێ چی بوون لە فەریزەی حەج وڵاهی جا دوعای تر دوعای حەج ئەوەیە کە تۆ چیە ئەو شوێنە دوعا بۆ خۆ دەکەی بۆ کەس و کارە دەکەی بۆ مسلمانانەکەی ئینسانە بێ حەسوود نەبێ بەڕاستیەکەی بێ کە مسلمان بوو ئەبێ دوعا بۆ هەموو مسلمانان و بۆ هەموو خوشک و برایەکی دینی بکە دوعامان بۆ خاک وڵاتمان کردووە دوعامان بۆ ئەو خەڵکانە کردووە کە دیفاع لە شەرەف و کەرامەت و ئەخلاق و خاکی ئەم وڵاتاکەن ئەوەی کە دڵسۆزە بە خاک و وڵاتمان و دوعامان بۆ ئەو خەڵکانە کردووە کە ئەمڕۆ لە تەنگانان لەژێر تۆپ و شەڕ و خوێنڕێژی و لەژێر ستەمی زوڵم و زاڵمان کە خوا ڕزگاریان کا و زاڵم و ستەمکارەکانیش شکست پێ بێنێت چەند دڵخۆش بووی بەوەی کە
ئەم سەفەرت کرد ئەو شوێنە پیرۆزانە بینی؟ والله جا لە فەزلی خوا بەزیابێ هیچ وەختێ من دڵم نە لەوە خۆشتر بوو نە بڕوا ناکەم لەوە دڵخۆشتریش ببم ئەوە نە سەفەرێکی ڕۆحی خۆشە ینی کە تۆ چی بەڕاستی بە حەقەت ئاوا دانیشە بۆ خۆت بیرکەرەوە لە زروف و زەمانێ نە ئەو بینا بووە نە ئەو سیارە بووە نەویشتە بووە کە ینی ئەم پێغەمبەرە بە قوربانی بم لەگەڵ ئەم سەحابانە چەنە بە زەحمەت چەنە بە ناڕەحەت ئەم دینیان گانگۆتە ئەمڕۆ کە ئەمڕۆ لە خوا بەزیابێ لە هەموو شوێنێکی سەر ئەرزی خواوە خەڵەکە چێ بۆ شوێنە و دوعا و نزا و پارانەوەکە بۆ خۆی و بۆ مسلمانان ئەنی شوێنێکە بەڕاستیەکەی ترسان بەس دانیشە هەر دانیشە هیچ شتێکی نەکە بەس دانیشە بەس بیرکەرەوە بەس بیرکەرەوە تۆ ئیتر بە هەموو شتێکەکەی باسی ئەومان بۆ بکە زۆرخوای گەورە لە یەکتان نەکەوی شڵا سەلامەت بێ ئەو کاتێک کە حاجی بەڕێکەوت تەسووری جەنابەتمان کرد کە دڵە پڕ بوو کاردانەوەیکی زۆری بە دوای خۆی هێنا ئێستا تاشەن دڵخۆشی کە ئێستا گەڕاوەتەوە وەڵا زۆر دڵخۆشم هەموو حاجەکانی تریش بەخێر بێنەوە بە مەرج زۆرم خۆشەوێ هەر بزی خۆی گەورەیەکتان نەکەن ئینشاءڵڵا کە حاجیان دەست خۆش بێ ڕەبی دووبارە بەخێر بێتە چاوەکەوی یاخوا سەلامشنەوە شاری سلێمانی و بڕیایشە دوای چەند کاتژمێرێکی دیکە ئەو حاجیانی دیکە کە بڕیار بوون بەڕێگەی وشکانی بگەڕێنەوە ری کوردستان بگەنەوە شاری سلێمانی و بە هەمان شێوەش پارێزگاکانی دیکە چاوەڕوان دەکرێت تا 20 مانگ بەشی هەرە زۆری حاجیان و تەواوی حاجیان بگەڕێنرێنەوە بەداخەوە بەهۆی ئەو دۆخەنە هەموارەی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و قەواری زایۆنیدا دروست بووە گەشتە ئاسمانیەکان ڕاگیراون تەواوی ئاسمانی عێراق بەڕووی گەشتە ئاسمانیەکانە داخراوە بۆ هۆیەوە ئەو حاجیانەشی بڕیار بوو بە گەشتی ئاسمانی بگەڕێنەوە هەرێمی کوردستان ئەوانیش بە ناچاری بەڕێگەی وشکانی دەگەڕێنەوە تا بەرنامە و بە یەکگەیشتنەوەیەکی دیکە بەو خودایەتان دەسپێرم کە سپاردە زایە ناکات.